بەڕێزان بابێن قسە لەسەر 35 ساڵەی حزب ئیسلامیەکانی کوردستان بکەین وەکو حزبەکی نوێ هاتینە مەیدان. ئەو حزبانە چی زیاتریان لە پارتی وێچێتیان چ بەدیلێکن بۆ پارتی وێچێتی، چ بەدیلن چیان لەناو کۆمەلگای کوردی دروست کردیە. وەرە یەک لە کاتێک دەکە کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە 195 مسلمانشی زۆر پاکە، یعنی بەڵام وهاوکات فکری نیشتیمانی نەتەوەی کولەو پڕی لاوازدا بە تایبەتی بەهۆی ڕەفتاری پارتیوشتی فکری سۆسیالیستی کە لە کوردستان زۆر پخرێکی بەهێز بوو لە شاخ چەپ پستان نەمایە تقریبا بەس ئەوە مایە و لە هەر چا دەوروبەرەکەیان فکری ئیسلامی بەهێزە و دەوڵەتانی ئیسلامی و حزبی ئیسلامی لە حکومڕانی و بەروبوومیان ئەوە هەیە کەچی ئەوزە سەتاد هیچ کاتێک چ لە بزوتنەوەی ئیسلامی چ لە ئێستا نەیانگەیاندە سەتادا. بەڵام گۆڕانێک دروستەوی بە 3 مانگ چل کورسی دێنی کە پازای لێدە هەر لە 2009 پازیان لێ خوارد 25 هەبوو نەوەی نوێ دروست دەبی دە پازای یەک دەینیتن. ئەوان هیچ کاتێک بە هەر هەمیان دە پازاییان پێ دروست نەکرا. لۆ دیارە نامۆن لە ناو کۆمەلگای کوردی دیە بەرنامەکەیان سەرکەوتنی دەبی ڕەخنە لە خۆیان بگرن، دەبی بزانن ئۆبدەیتی خۆیان بکەن خەلەلەکەیان لە چێدایە بۆ کۆمەلگای کوردی دوای 35 ساڵ هەزمیان ناکە. خۆ ئەمووی موامەرە نییە براکەم، هەمووی ئەوە نییە. دوو وەرە سەیریان کەم مێژووی کورد لە ئەو هەموو قائید و شۆڕشە گەورەی کورد کە مێژووی بارگاوی ئیسلامیە لە شێخ سەعید شێخ محەممەد شێخ عوبەیدڵڵا دەیان ئەوەی تر نەفی دەکەن پێیان ئەوە نییە قائید نییە. ئەوان سامە بلادریان پێ قائیدە، ئەوان زەرقاویان پێ قائیدە و بۆ کرد بەغدادیان پێ قائیدە. بڕوا بکەن یعنی ئەمە نایان بینم ڕۆژێک لە ڕۆژان بێن باسی شێخ محەممەد و شێخ سەعید بکەن. ئەوان شاعیر و ئەدیبی کورد نالی و مەحوی و سالم و بڕدەیان لەو شاعیر و ئەوانە هیچیان پێ ئەو شاعیری ئیسلامی نییە و شانازی پێ ناکەن و ئەوان ئەوەندەی مێژووی کوردیش هەتا مێژووی کوردیش قەت نەبینترە سێرەیەکی زۆریان نەبەوە بیت ئێحتیمامی زۆریان پێ بیتن. وەرە دوێ ناوی کوردی چۆن ناوی بەدەگمەن ناوەکی کوردیان لێ دەبینی. جلی کوردی ئەو جلە جوان و دابوونەری تەیشنانی کورد کە هیچ ئەوەیش تێدا نەبوو، هەمویان گۆڕی بەرەو خەلیجی یعنی نازم تێناکەم چی داک و باو داپیرانی مە و خوشی ئەمە چ خەلەلەشی هەبوو وا دەیانەوێ لە ناوی ببەن هەوڵ دەدەن بە ناوی ئیسلام. وەرە بڕۆ دوێ دژی نەورۆزن، وەرە دوێ کە نەورۆز جەژنێکی یعنی هەموو میلەتێک باوەڕی یعنی کە شتێک کەتە ناوترادی ئەوە کەلتوری ڕێزی لێ دەگیرە کاکە خەلەکە چ خۆشی دژی خۆشینە دژی جەژن مەسەن لۆ خۆشە دروست دەکات ناو خەڵک. قەناعەتیان هیچ بە ئەوەی گەلەکەیان نییە نە لە مێژووی نە لە شاعیریەوە. وەرە بەڵام چیان هینە مسیاریا هینە کە هیچی کەمتر نییە لە قەحپەخانە لە گوندی لوبنانی، هیچی کەمتر نییە لە قەحپەخانەیەک بەس ئاەتێک دەخیندرێ تێم دەگەی ئاەتێک دەخین و شەڕێتەشی پێ دەدات، شانازیش پێ دەکەن. هەندێکیان هەنا کەم مەلایەن هەیە ئەو کارانیان نەکردێ کەم لە کەوادیرە قیادەکانیان بڕوا بکە دەیان چیرۆکیان نەبوو من باس کردیا لە ئاستی کەوادیرە باڵاکانیان کە مسیار باسن بە ناو ژنی کوردی کەتن و لەو سەردەمی ئەوان وەرە سەیرکە ئاژەڵ کوشتن کە ئەوەندە بەگڵاوی حساب دەکەن کاکە مەلایەن هەیە فتواتە دەدەرێ ئەوی سەجی هەبی لە ماڵ نابی خەڵک ژنی لێ بینیت گڵاوە کاکە بۆ ئەو هەموو خەڵکە لە ئەوروپای سەجی هەیە هیچ خەلەلی نییە. یعنی لە بواری ئاژەڵ دۆستی بەدەگمەندیان بینی بەرنامەیەشی جوانیان پێبیت. ئەو هەموو تند و تیژێ لە نێوان سەگ و ئینساندا هەیە بەشیشی زادەی ئەوانە. پەروەردەی خەڵک بەشی هەرە گەورەی لە کەلتور و ئاینەکەی تێکەڵاوی یەکتریە. ئەو وەرە دوێ لەسەر دەیان شتی تر ئەوانە ناتوانێت نمونەیەکی باڵا پیشان بدەن. دیموکراسی مافی مرۆڤی هاوار هەلەکنەوانە هیچ نییە بەس بەخۆیان بەخۆش هەر کەسە بەس حزب و مەزهەبەکەی خۆی 50 بانکخوازیان هەیە هەر بانکخوازینەوەکە 50 چەندین مەزهەبیان هەیە بەس خۆی سنە و شیعە دژی یەکن ئەوە دی تەنچیان لە عەلەویەکان کرد چیان شیعە و سنە لەگە یەکتر کرد. قەزدم نەسەدی ئێکە لە وەختی خۆی ئەو شتانە هیچ نەبوو هەموو ئاینەکان لە ناو کۆمەلگای کوردی زۆر بە برایەتی دەژیان هیچ کێشەیە نەبووە نەکەر ئیسلامی مەسیحی شەبەک یەزیدی هەر
ئێزیدیان هەر پێ ئینسان یان شەرعێتیان پێدا ئیدانیان نەکرد ئەو مەسەلەی ئەو جینۆسایدی کوردانی ئەزیدی تحەدایان دەکات من 20 زاری کەشوکە گوت باەک گرت و کۆمەڵ و بزوتنەوە بەیاننامەیەکیان هەبی زەدی ئەو جینۆسایدی بەرام برا کوردە ئێزیدەکانیان کرا. ئێستا لەناو سوسیال میدیا دەسەڵاتیان هەبی یەک بەیەک پارچەی هەر خەڵکێک دەکەن کە ڕەئی لەگەوی نەگونجێ ڕاستی زمانە بەس بە خۆیان بەس دەبی وەکووان بیر بکەوە ڕای جیایان نییە. پاشە تو نەهاتێ دەسەڵات وای بێ دەسەڵات چ کارە ساتێک دروست دەبی بە جددیمانی ئینسان کە سەیرتان دەکە درێ بابە هەزار ڕەحمەت لە جەلادەکانی پاراستن و زانیاری خۆ لە ناو سوسیال میدیا بەس تەشیر دەکەن گوێیان دەدەن ئەوزە گەنج و مەنجیان ئەو هەموو گەنجیان بەس فێرەوە کردیە یان ناگفت گۆل لەگە بکە تەشیرت پێ دەکات تەکفیرت دەکات لە جیاتی خوای دێ لەگەرە تو تاقیقت لەگەر دەکات ئەتو چن یعنی دێن نەفرەت ئەنگۆ بە خۆتان نەفرەت لە مێژوی باو باپیرانی ئێمەش دەکەن کاکە باو باپیرانی ما دینداری خۆی دەکرد تەدەخلی ئەوەندە لە ژیانی خەڵک نەدەکەن لە ئەلف لۆیایی تەدەخل دەکەن. بە هەر حاڵ گەورەترین شکست لە 35 ساڵی ڕابردوو لە پارتی وێچێتی زیاتر حزبی ئیسلامیە تۆ معارض بی 35 ساڵ نەتوانی ببیە سەتادا لەوەی شکست زیاتر چیتر هەیە خۆتان ئۆبدەیت بکەن ئاڵەگۆڕ لە فکری ئەوە بکەن. تۆیەک هەدەت بینین ئەوەندەی لە خەمی فەڵەستین و بۆرما ئەوی بەس ڕۆژێک نەماندیتن لە خەمی نیشتیمانی باکوور و ڕۆژهەڵات بن ڕۆژ ئاوا بن ئێوە ئێستا جۆلانیتان پێ قائیدە بەڵام مەزلوم کۆبانیتان دژ ئێوە ئێستاش ئەو ئەردۆغانی ئەرز و ئاسمانی خاچی کوردستانی سووتان لە ناوبرد کوشت خاچی داگیر کرد پێتان منقزە پێتان ڕزگارکەرە لە کاتێکدا گەورەترین قاپەخانە و فەسادخانە لەوێن دەرهەیە لەوێن دەرهەیە بەڵام دشی شۆڕشی باکوورن کەوادیرەکانتان دەبینین میدیاکانتان دەبینین کە چۆن مامەڵە دەکەن خەڵک و ئیستجابەی لە بۆت نەبی کاکە خۆ کێشەی خەڵکی کوردستان تۆوەرە هەتا ئەو ئیسلامیانەی کە گەشەیان کردیە لە سۆرا عومەری دەگری لە زەمال کۆچەری دەگری نازام لە ئەبوبەکر هەڵەدنی دەگری هەمویان لەسەر ئەوەی معاناتی خەڵکیان باس کردیە کەسیان لە مەسەلە دینیەکە نییە خەڵک دەنجیانی پێدایە لەسەر ئەوەی نییە لەسەر ئەوەیە مووقفیان لەسەر ئێش و ئازاری خەڵکی کوردستان باشوە بەڵام سەدان کەسی تریان هەیە ئیسلامیە کەس دەنجی پێ نەداون. گرنگ ئیسلامی سیاسی کورد دەبی ئوبدەیتی خۆی بکە خاڵ و ڕەخنەکە کاکە ببرسن 195 خەڵکی کوردستان مسلمانە عەجەبەن لە دوای 35 ساڵ بە هەموو حزبەکانتان نەتانتوانێ بگەنە ئاستینەوەی نوێ نەتانتوانێ ببنە دە کورسی نەتانتوانێ کۆمەلگای کوردی کە کۆمەلگای ئیسلامی لەو هەموو شکستە ئایدۆلۆژیای لە دیجییان هەیە کە لە قازان جینگۆیە ناتوان ببنە 15 کورسی لەوەی شکست زیاتر چیترتان هەیە